ئەچینە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارە جوانەکەی مەهاباد، شارێکی دڵگیر و تایبەت بۆ چەندین پیشەوەر و دەستڕەنگینی زۆر جوان هەیە کە بێگومان توانیویانە لە کارەکەی خۆیاندا وەکو هونەرمەند زیاتر دەرکەون بە بەراورد بە پیشەوەری جگەلەوەی پیشەوەرن بەڵام بەڕاستی کاری هونەریەکەن. ئەمڕۆ ئەزمموی پیشەوەرێکتان بۆ باسەکەینیان گفتوگۆ لەگەڵ پیشەوەرێک دەکەین کە پیشەی ئاسنگەرە بەڵام توانیتی لە بوارەکەی خۆیدا لێزانانە وەستایانە کارەکەی خۆی ئەنجامدات. کاکە عەزیززادە کە بەڕێزیان پیشەوەرن ڕاستەوخۆ لە شارە جوانەکەی مەهابادەوە لەگەڵمانایە. کاکە عەزیز بەیانیت باش سڵاو دێ بەیانی باش بە کاکە عەزیز سپاس بۆم دەرفەتە گوێت لێمانە کاکە عەزیز گیان کاک عەزیز گوێت لێمانە بەباشی گیانە گوێم لێتە کاکە عەزیز گیان پێمان بڵێ چەند ساڵە سەرقاڵی ئەم شوغڵەیە ئەم کارەی؟ وەڵای ئەمن لە ئەوەڵی ئینقلابەوە دەو شوغڵەی دام عەرزم بازووری جەنابش لێشی ڕازیم یەکی کشاومەتەوە هاتوشمەتەوە سەری دیسانەکان دەستم پێ کردوێتەوە چونکە هەر شتێک دەبێ ئەگەر لەسەری بی بەڕاستی قانع بی ڕاست ئەمیش بەکاری خۆم قانعم یانی تێیدا خەستە و ماندوو نیم عەرزم بازووری جەنابش تێیدا خەستە و ماندوو نیم دەناسن باشە کاکە عەزیز باستێکیەوەم بۆ بکە با بزانم زۆرتر لەم پیشە جوانەی کە خۆت هەڵبژاردووە زۆرتر چی دروست دەکەی؟ هاوڵاتیان خواستیان لەسەر دروستکردنی چییە؟ وەڵای جا شوغڵی من ئاهەنگەریە من دوکانێدا عەرزم بازووری بەڵێ کاک عەزیز گوێمان لێتە کارێکی دەکەم ئەوڕۆ چ کارێکت لە بەردەسە کاک عەزیز ئەمڕۆ چ کارێکت لە بەردەسەکە بیکەی؟ چ کارێکی ئەوڕۆ عەرزم بازووری لە خزمەتەوە ئاغایدام کە هاتووە جگە لەو کارێک ئەو ئاغای ئێمە هاتوۆتە لای هێشتا دەستم بە هیچ کارێک نەکردووە من کوورەم هەیە کوورەکە گەرمە عەرزم بازووری جۆشکاریم داعیمکاریم هەیە عەرزم بازووری جەنابی وەسایل فرۆشیم هەیە ئەوەی مەربوط بە کەشاوەرجێ من ئەو شتانەمەم هەیە و شکری خوداش لێی ناڕازی نیم و شتێک پەیدا دەبێت شتێک پەیدا نابێت وەختێدی کار و کاسب و وەختە دەبینیدی بە ڕۆژە و بە سەحاتە و بەو شتانەیە کاری من ئەلحانەکانی ئاوەیە. باشە کاک عەزیز بەیانیان زۆر چیتە سەرکار؟ گیان بەیانان وەڵڵاهی داری وا سەعات 8:30 دێم داری وا سەعات 9 دێم لەو دەورانەدا دێم داری وا دوای ئۆڕان سەعات 3 دێمەوە خولەسە وەختەکانم ئاوەن. باش لەشە ساغ بێ کاک عەزیز ئەمن بۆ خۆم وەختەکان بۆ خۆم دادەنێم گیانە بەڵێ کاک عەزیز ئەو بارودۆخی کە ئێستا ئەو گوزەرێت باری دارایی کاری لە پیشەکەی جەنابیشت کردووە؟ وەڵای ئەمن لە بابەت دارایەوە بەڵێ لە بابەت چیەوە فەرمووت؟ وتم ئەو بارەدارایی کە ئێستا دەگوزەرێت لە ڕۆژهەڵات و لە ئێرانیش بە تایبەتی کاریگەری ئابووری دروست کردووە کاریگەری دارایی دروست کردووە لەسەر هەم کەرەستەکانی کە تۆ بەکارێنی و هەم لەسەر گرانبوونی شتەکەکان. ئەمن عەرزم کردی من فەسڵی من تۆلۆجیە یعنی شتەکەی من ئەمن بۆ خۆم سازی دەکەم و لە بازاردا دەیفرۆشم. باشە زۆرتر بەڵاز نەفەرمووی شتەکەی من ئاوەیە. باشە لەشە ساغ بێ کاک عەزیز زۆرتر چی دروستەکەی پێشتیش وابزانم پرسیاری ئەوم لێ کردی بۆ نمونە ئەمڕۆ لە دوکانەکەی خۆتا کە چووی بۆ دوکان سەرقاڵی چی ئەبی چی دروستەکەی؟ ئەمڕۆ چیت لە بەردەستایە لە دوکانەکەیە کە ئەمڕۆ بێت تاوا حازری کەیت و بێیتە دەست ئەو کەسی کە داوای کردووە؟ دروست دەکەم تەوری دروست دەکەم هەموو خولاسەوەی مەربوط بە کەشاوەرجێ من ئەو شتانە دروست دەکەم. کاک عەزیز ئەوەی مەربوط بە کەشاوەرجێ مەسەلەن دەبینی گیان ینی ئەوەی کە مەربوط بێ بە کشاوەرزی و کشتتوکاڵەوە تۆ دروستیەکەی هەر شتێک بۆ کشتتوکاڵ و کشاوەرزی بێت تۆ دروستیەکەی سازێکی شتت لایە کەرەستت لە بەردەستە هەندێک کەرەستت لە بەردەستە پیشانمان بدەی بیبینین ئێمە
بۆ خدای جارە وەڵا لە بەردەستمدا اینجەوەدا بۆ خۆی ئاغا تەشریف هەیە ئەمەجم بۆ خۆت بێنە قەی ناکە با ئێمە بیبینین لیان هەڵگرێت بۆ خۆت بێنە کاک عەزیز بۆ خۆت ئەگەرەوە لە بەردەستتدایە دوکانەکەم ئەوەی کە دروستت کردووە گیان لە کشاوەرزیە ئەرزم خەڵک جنابەوەی کە دروستم کردوەوەی کە بەدەستمەوەیە باشە خاکە ناز ئەبینم داس ئەبینم سێڵ ئەبینم ئەوەی کە لە دوکانەکەی مندایە ئەرزم بازووری برای خۆم بێ ئەوەی دروست دەکەم داس بەڵێ باشە ئەوانە چەندی پێدەچێت کاک عەزیز چەند ئەوانە چەند کاتی دەوێت بۆ دانەیەک دروستی بکەیت بۆچی بۆ فرۆشتەکەیان نەم بۆ سازبوونەکەیان ئەرزم بازوورەوە هەموو جوورێکیان تێدایە گەورەیان تێدا سوکان باش کاک عەزیز هەر کەسە قیمەتی خۆی هەمەسنەوەی بەدەستمەوەی قیمەتی مەسەلەن ملیۆنێکە ملیۆنێت تمەنە واتە ئەکاتە نزیکەی 14,000 دینارێکی کوردستان یەک تەور ئەی ئەوانەی تر ئەوان قیمەتیان چۆنە ئەو ڕقەمەی هەیە ئەرزم بازوور 800,000 دەردیە کاک عەزیز شتەکانی من ئاون ئەوانە خەندیم هەیە حاضر ئامادە نییە چەکشی خەندیشت هەیە کاک عەزیز ئەوە ئاسنەکە چەکتە خەندەکەش ئاسنەکە لە سازی کەم ئەرەوەڵا ئەودار وسایلی فرۆشە خەپە و درمغم لەکنە ئیکەش باڵێ کاک عەزیز ئەوە ئاسنەکە جۆری ئاسنەکە شتەکانی من ئاوانی دەست خۆش بێ جۆری ئاسنەکە قەرارەدا لەوەی قیمەتی چەند بێ کوورەکەشم کاوڕۆ هەڵ نەکردووە حاڵت نەکردو کە بزانم چ دەکەم یان چ ناکەم ئەی ئەو خاکە نازەکان ئەوانش بە خۆت سازیان دەکەی ئەرەوەڵا ئەمن چاو بە جوست فێمەڕە نەبیە ئەوی لە دوکانەکەمدا بێ دەتوانم ساز بکەم باش دارەکانی دەستکەکانی ئەوانە دەکڕی دەستکەکانیان بەڵێ لەو دەستکانە بەڵێ دەیانکڕی بەڵێ دەستەکانت خۆش بە کاکە عەزیز گیان زۆر زۆر سپاس سەرکەوتوو بیت بەیوای ئەوەی کە لەش ساغبی جەنابتان زۆر زۆر سپاس بۆ تۆش کە لە شارە جوانەکەی مەهاباتەوە لە جەنابتان دەکەم ڕۆژهەڵاتی کوردستان لە کارتاندا یا خوددا زۆر زۆر سپاس دووبارە دەستەکانت خۆش